نوری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. نەرمونیانی و هێمنیەکەی لەو بەشەدا کە ڕابورد هەوڵماندا لەسەر ئەو خاڵە بوەستین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم درەوشاوەترین و ڕوونترین ئاوێنەی دەرخەری ڕەحمانیەت و ڕەحیمیەتی خوای باڵادەستە. ئەگەرچی دەستەوەسان بووین لەوەی مافی بەهای باڵای ئەو نازدارە بدەین، بەڵام ئەوەندەی لە دەستمان هات هەوڵماندا لە چوارچێوەیەکی بەرتەسک و بەمەبەستی بەرچاوڕوونی ئەوە بخەینە پێشچاو کە چۆن هاوسەنگی ڕەحمانیەت و ڕەحیمیەتی پاراستووە و بە چ شێوەیەکیش ئەمەی ئاوێزانی فەتانەتەکەی کردووە. لەم بەشەشدا هەوڵی خۆمان دەخەینە گەڕ بۆ پیشاندان و خستنە ڕووی هێمنی و نەرمونیانی پێغەمبەری پێشەوامان کە بابەتێکە پەیوەندی بە ڕەحمانیەت و ڕەحیمیەتەکەیەوە هەیە و لە ڕوویەکیشەوە بەڕەهەندێکی تری ئەو دوو تایبەتمەندیەت دادەنرێ. هێمنی یەکێکی ترە لەو کلیلە ئاڵتونیانەی دراوە بە پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم. بەم کلیلە دەروازەی زۆرێک لە دڵەکانی کردەوە و تەختی خۆی تێدا دانان. بۆ ئەگەر ئەم هێمنیەی نەبوایە ئەوە زۆرێک لە دەروونە پڕ لە قینەکان ڕوبەڕووی هەندێک لە زبری دەبوونەوە و بە پێچەوانەی ئێستا هەندێکیان سەنگەریان لە ئیسلام دەگرت و هەندێکی تریشیان ڕەنگە بە پاڵنەری هەستێک لە هەستەکان دوورە پەرێزیان هەڵبژاردایە. ئەوە تەنها هێمنی و نەرمونیانی پێغەمبەری خوا بوو کە بەری بە هەموو ئەمانە گرت و خەڵکی پۆلپۆل هاتنە ناو ئیسلامەوە. بەڵێ هێمنی و نەرمونیانی یەکێک بوو لەو سیفەتە نایابانەی کە خوای گەورە خەڵاتی خۆشەویستەکەی کردبوو. ئیتر ئەویش ڕەحمەت چۆن بوو ئاوا وەک خۆی پەخشی دەکردەوە. خوای گەورە لە ئاەتێکدا باسی ئەم تایبەتمەندیەمان بۆ دەکات و دەفەرمێت: فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر فإذا عزمت فتوكل على الله إن الله يحب المتوكلين. جا ئەو دەم بە ڕەحمەتێک لەلایەن پەروەردیگارەوە بە هێمنی و نەرمونیانی مامەڵەت لەگەڵ کردن. خۆ ئەگەر زبر و دڵڕەق بوویتایە گومانی تێدا نییە ئەوانیش لە دەورت نەدەمان و بڵاوەیان لێ دەکرد کەوایە لێیان ببوورە و داوای لێخۆشبوونیان بۆ بکە. لەو کاروبارانەدا کە ڕویان لە گشتینەیە ڕاوێژیان پێ بکە. ئیتر هەر ئەوەندەی بڕیارتدا پشت بەخوا ببەستە و متمانەت بەو بێ، چونکە خوا ئەوانەی خۆش دەوێت کە پشتی پێدەبەستن. هەروەک لە ئاەتەکەشەوە دەردەکەوێت هێمنی و نەرمونیانی لە خودی ڕەحمەتەوە سەرچاوەی گرتووە. ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام زبر و توند بووە کە هەرگیز وانە بووە، ئەوە کەسانی دەوری هەموو بڵاویان لێ دەکرد و دەڕۆیشتن. ئەوە ڕەحمەتی فراوانی خوای گەورە و میهرەبانە کە نەرمونیانی بە ئازیزمان بەخشیوە. واتە خوای گەورە هەوێنەکەی هێندە کامڵ و ماهیەتەکەشی ئەوەندە نەرمونیان سازدا بوو تەنانەت ئەو دەستانەش کە درێژ دەکرانە سەری هیچ کات ئازاریان پێ نەگەیشت و لەو ساتانەشدا کە چاوەڕێی دڕکیان دەکرد خۆیان لە نێو گوڵ و گوڵزاردا دیتەوە. کەی بینراوە ئەو کەسانەی سەروەرمان چووەتە دڵیانەوە و تەختی ئەوینی تێدا داناوە لەوەوە ئازاریان پێگەیشت بێت. ئەم ئاەتە بە بۆنەی جەنگی ئوحودەوە نازڵ بوو. سەرباری ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام هەموو جۆرە تاکتیک و ڕێوشوێنێکی جەنگی بە بچووکترین وردەکاریشەوە فێری هاوڵە بەڕێزەکانی کرد کە چی دەرگنەکردنی هەندێکیان بە وردەکاریەی لە گوێ ڕێیاڵیکردنی فەرماندایە، هەروەها بەجێهێشتنی سەنگەر بێ ئەوەی هیچ فەرمانێکیان پێ بگات. هەموو ئەمانە شکستێکی کاتیان بۆ مسلمانان وە پێشێنە. ڕەنگە لە ڕووی ئەنجامەوە نەتواندێت پێی بووترێت شکستێکی تەواوەتی، بەڵام ئاشکرایە کە سەرکەوتنێکی ڕەهاش نەبوو. دەنگۆی کوژرانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ترس و سەغڵەتی خستە دڵی زۆرێک لە مسلمانانەوە. بەڵام هەر لەو ڕۆژەدا کەسانێکیش هەبوون کە وەک ئەنەسی کوڕی نەضر بیریان دەکردەوە. ئەوە بوو ئەم هاوڵە بەڕێزە لێیان ڕاپەڕی و بە دەنگە دلێرەکەیەوە هاواری کرد. مادام پێغەمبەری خوا کوژراوە دەی ئیتر ئێوە چاوەڕوانی چی دەکەن؟ ئیتر ئەوانیش بەمە ورەیان هاتەوە بەر و گیانی خۆیان لە پێناوی خوای گەورەدا بەخشی. لە ڕاستیشدا ڕێ هەر ئەو ڕێیە بوو، بۆیە دەبوو ڕابکەن و ڕۆحی خۆیان لەو ڕێیەدا بەخت بکەن. خۆشەویستەکەیان لە پێناویدا ڕۆحی خۆی بەخت کردبوو. بۆ ئەگەر لە چوارچێوەی فەرمانەکانی پێغەمبەری خوادا هەڵسوکەوت بکرایە، ئەوە لەوانە بوو بەرەو سەرکەوتنێکی تەواوەتی هەنگاویان بنایە و براوەی جەنگ بوونایە. کەچی تۆ وەرە بزانە
سەرپێچێکی بچووک چەندە ئەنجامەکەی گۆڕی و چەندێکیش نەهامەتی بە دوای خۆی داهێنا. ئێستاش با بۆ ساتێک لەسەر ئەم خاڵە ڕابوەستین و ڕابمێنین. باشە ئەگەر سەرکردەی ئەم کۆمەڵە لە بری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام کەسێکی تر بووایە، داخۆ ڕەفتاری چۆن دەبوو بەرامبەر ئەوانەی گوێڕایاڵی فەرمانی نەبوون و سەرپێچیان کردووە؟ ئایا دەیتوانی بە جۆرێک مامەڵە بکات هەروەک ئەوەی هیچ ڕووی نەدابێت؟ اینجا وەرە ئەو کەسە سەرکردەی مادی و معنەویشیان بێت. بەڵێ وابوو هەرچی شتی ڕاست و دروست هەیە لەو ئازیزەوە فێر ببوون. بە سەدان جار بە چاوی خۆیان بینیویانە کە چۆن لە هەموو مەسەلەیەکدا پێکاویەتی. دەی ئیتر ئەم زاتە هەر لە سەرەتاوە ئاگاداری کردبوونەوە و جەختی لەسەر ئەوە کردبەوە کە کەس شوێنی خۆی چۆڵ نەکات. ئێستا ژوا بە هەموو تاڵیەکەوە سزای گوێنەگرتنیان بۆ قسەی ئەو زاتە دەچەشت. دەدوت لە پاڵ ئەو هەموو شەهیدەشدا کەسێک نەما بۆەوە زامدار نەبوو بێت. تەنانەت خودی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەری مبارەشی بریندار بوو، ددانی پیرۆزیشی شکا بوو، جەستەشی خەڵتانی خوێن بوو. باشە جگە لە پێغەمبەری خوا ئەگەر هەر سەرکردەیەکی تر بووایە، ئایا بەلایەنی کەمەوە گرژی و تووڕەیەک لە ڕوخساریدا بەدەر نەدەکەوت؟ یان هەر هیچ نەبێ وتەیەک یاخود ڕەفتارێکی هاوشێوەی ئەوەی نەدەنوان کە ڕابردوویان بیربێنێتەوە بڵێ ئەی مەگەر من پێم نەوتن ئاوا و ئاوا بکەن؟ جاییتر قورئانی پیرۆز لەم ساتە زۆر ناسکەدا دێت و بربەستێک لە بەردەم ئەو بیرکردنەوانەدا دادەنێ کە لەوانە بوو بەناخیدا گوزەریان بکردایە و لە ڕێگەی ئەو ئاەتەی سەرەوە لەگەڵی دەدوێت. ئەمە ساتەوەختێکی وەها هەستیار و حاڵەتێکی هێندە ناسک بوو. لەوانە بوو بچووکترین جوڵەی جەستەیی بگرە ئاماژەی ڕوخساریش کە لەم کەشە دەرونیەدا لە سەرکردەوە دەربچوایە کاریگەریەکی زۆر جیاوازتری لە وەختانی ئاسایی جێهێشتایە. لەوەها قۆناغێکدا کە تەنانەت پەڕگیری و دوورەپەرێزی لە بچووکترین ئەو هەڵسوکەوت و ڕەفتارانەش دەخواست کە دەبوونە مای دڵشکان و ڕەنجاندنیان، قورئانی پیرۆز دێت و بەم شێوەیە لەگەڵ سەروەرمان دەدوێت. ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. ئەگەر زبروتون بوویتە بەرامبەریان کە هەرگیز وەهانی ئەوا لە دەورن نەدەمان و بڵاوەیان لێ دەکرد. ئەمە لە حاڵێکدا هاوڵە بەڕێزەکان تاڵەموێکیش چیە هەڵوێستی خۆیان نەگۆڕی بوو، هەروەک پەروانە بە دەوری پێغەمبەری خوادا دەسوڕانەوە. ڕەوشتی ئەو سەروەرە قورئان بوو. لە ڕاستیدا ئەو ڕەوشتەش کە قورئان بۆی باسکرده بووین هەر ئەم ڕەوشتە ئیلاهیە بوو، مەگەر بە چاوی خۆمان نابینین کە چۆن سەرباری یاخیبوون و سەرپێچی بەردەوامی مرۆڤەکان لە خوای گەورە کەچی ئەو هێشتا هەر نیعمەتی زۆر و زەبەندی خۆی دەڕژێنێت بەسەریاندا. لە کاتێکدا ئەوان حاشا کوڕ و هاوسەر دەدەنە پاڵ پەروەردیگار و چەندین شتی تری بۆ هەڵدەبەستن کەچی ئەو بەڕەحمانێتی خۆی لوتف و چاکەی هەمە چەشن و بێ ئەندازەیان بەرامبەر دەنوێنێ. ئەوە تا خۆر هەموو ڕۆژێک بە گەرمی و ڕووناچەکەی و ئەورەکان بە فرمێسکە بارانی چاویان بەهانای خەڵکیەوە دێن و زەویش لەلایەن خۆیەوە هەردەم بەڕوەک و میوەجاتە هەمە چەشنەکانیەوە ئامێزی بۆ کردوونەتەوە کەچی ئەوان لە بەرامبەر هەموو ئەم ناز و نیعمەتانەدا سپڵەیی وا دەنوێنن کە بە عەقڵ و خەیاڵی کەسدا نەهاتووە. بەڵێ ئادەمیزاد لە بەرامبەر ئەو ناز و نیعمەتەدا کە پێی بەخشراوە لە ملیۆنێک یەکیش چییە سوپاسگوزاری و منەتباری خۆی دەرنابڕێت کەچی لەولاوە پەروەردیگاری حەلیم یەکسەر سزایان نادات و بەهۆی گوناه و تاوانیانەوە عادەتی ئیلاهی خۆی ناگۆڕێت، بەڵکو هەر دەبەخشێت و هەر دەبەخشێت. جا لەبەرەوەی حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلمیش بەم ناوەی پەروەردیگار ناودار و بەم ڕەوشتەشی ڕەوشدار بوو، بۆیە دەبینین لەم ڕۆوە بوو بۆ ئاوێنەیەکی تەواو کامڵی سیفەت و ناوە جوانەکانی پەروەردیگاری باڵادەست. مەگەر قورئانی پیرۆزیش هەروە ناوی نابات بالمؤمن الرؤوف الرحیم و زۆر میهرەبان و بە سۆزە بەرامبەر باوەڕداران. نەک بە تەنها ئەو بەڵکو کاتێک باز دە باپیریشی حەزرەتی ئیبراهیم عەلەیهی السەلات وەسسەلام دەکرێت دیسانەوە باز دە ئارامی و هێمنیەکەی دەکرێت. بەڵێ قورئانی پیرۆز دەربارەی حەزرەتی ئیبراهیمیش دەفەرموێت إن إبراهيم لحليم أواه منيب. بەڕاستی ئیبراهیم زۆر لەسەرخۆ و بە ئارام و خەمخۆر و گەڕاوەیە بۆ لای خوا. حەزرەتی ئیبراهیم مرۆڤێک بوو لەو پەڕی پلەی نەرمونیانی و لەسەرخۆییدا لە خەمی ئەوەی نەبادا بەڵایەک بەسەر ئەوانەدا بێت کە هەڵیاندا بووە ناو ئاگرەوە لەرز دایگرت بوو. کەسێک بوو شەو تا بەرەبەیان هەر لە ئاه و ناڵیندا بوو، هەروەها مونیبیش بوو. هەموو ئانوساتێک بەبوون و ژیانەوەیەکی نوێوە بە دەوری دەلاقەی بەرەو خوا گەڕانەوەدا بوو، بێوچان و بەدڵێکی تەڕ و تازەی پڕ لە جۆش و خرۆشەوە لە دەرگانەی پەروەردیگاردا نرکە و ناڵەی دەهات و
وەک گۆچان چەما بووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە خۆی بە حەزرەتی ئیبراهیم دەچوان. بەڵێ ئەو سەروەرە نازدارە لە هێمنی و ئارامیەکەشیدا لە حەزرەتی ئیبراهیمی باپیری دەچوو. لە ڕاستیدا هێمنی و لە سەرخۆیی بۆ سەرجەم دۆستانی خوداش بناغەیەکی گەلێک گرنگە. تەنانەت پێویستە مرۆڤ لەگەڵ ئەو ئادەمیانەشدا نەرمونیان بێ کە لە هەموو سەرسوچ و گۆشەیەکدا بەڕق و کینەوە خۆیان بۆ مەڵاز داوە. ئەوە تا حەلاج لە نێو دەریایەک خوێندا گردنی ئەو کەسانە ئازاد دەکات کە دەست و قۆڵی دەبڕن. ئەی زەحمەت چێشی سەدە بۆ ناڵێت، ئەوەتان نەک هەردوو ئای شەڕ ناکات لەوانەی بە وێنەی تاوانبار پەراگەندەی ئەم شار و ئەو شارەیان کردو لەم زیندان بۆ ئەو زیندان ڕاپێچیان کرد، بەڵکو لە پێناو ڕزگاربوونی ئیمانیاندا بەردەوام دوعای خێری بۆ دەکردن. بەم شێوەیەش پیشانی دەدات کە هێمنی و ئارامی چەندە پایەیەکی مەزن و باڵایە، خۆزگاوانەی دواتریش لەم ئەفسونی هێمنیە تێبگەیشتنایە. دووبارە دەچینەوە سەرباسی حەزرەتی ئیبراهیم. دوژمنەکانی فڕی دەدەنە ناو ئاگرەوە. خوای گەورەش فەرمان بە ئاگرەکە دەکات و دەفەرمێ: يا نار كوني بردا وسلاما على إبراهيم. ئەی ئاگر ببە بە سادی و سەلامەتی لەسەر ئیبراهیم، واتە نە سەهۆڵ و نە ئاگر، بەڵکو لە نێوان هەردووچیاندا ببە بە سەلام. ئاخر بیرمان نەچێ سەرەتا حەزرەتی ئیبراهیم لە بەرامبەر هەموو جیهاندا ناخی خۆی بەو شێوەیە ڕێخستە بوو، نە تووڕە دەبوو، نە لە مامەڵەیدا لەگەڵ خەڵکیش سارد و سڕ بوو، بەڵکو یەک پارچە سەلام بوو. جابۆیە لەلایەن خوای گەورەشەوە بە هەمان شێوە مامەڵەی لەگەڵ کرا. دەیخۆ حەزرەتی ئیبراهیم خۆی بە ڕەوشتی خوایی پۆشتە کردبوو، ئیتر چۆن خوای گەورە بە جۆرێکی تر مامەڵەی لەگەڵدا دەکرد؟ نا هەرگیز. سەلام ناوی خوای گەورە خۆی بوو، بۆیە ئاگریش لە بەرامبەر حەزرەتی ئیبراهیمدا دەبوو بە سەلام و سەلامیشی لێ دەکرد. ئەم ڕەوشتی هێمنی و لەسەر خۆیەی کە حەزرەتی ئیبراهیم دەستی پێکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەیاندیە لووتکە. تەنانەت ئەو وەختەش کە نەیارەکانی لەگەڵ خاکدا یەکسان کرد و تەواوی توانە هۆکارەکانی کەوتنە دەستی، ئەو هێشتا هێندەی تاڵەموێک لە جوامێری و مەردایەتی خۆی لای نەدا، بۆ ئەگەر تاوانبارانی سزا بدایە کەس هەبوو بتوانێ بێتەڕێی نەخێت. بە سەدانی وەک حەزرەتی عومەر چاوەڕێی تەنها ئاماژەیەکی چاوی پێغەمبەری خوا بوون و لە بەرامبەر هەر ڕووداوێکدا کە ئەو ئازیزەی دڵتەنگ بکردایە وەک شێری نەڕ ڕادەپەڕین و مۆڵەتەیان دەخواست بۆ ڕاپەڕاندنی کەللەسەران، کەچی ئەو هەموو جارێک هاوڵانی پەروەردە دەکرد و وانەی هێمنی و ئاشتی خوازی فێر دەکردن. ڕۆژان هاتوو ڕۆژان ڕۆیشت تا ئەوە بۆ ڕۆژێکیان بوختانیان بۆ خێزانە مبارەکەکەی خۆیشی هەڵبەست کە تا سەر ئێسخان بڕوای بەعیفەت و پاکیزەییەکەی هەبوو. خۆگەر بەس بە چاو ئاماژەی بۆ هەر مسلمانێک بکردایە، ئەوە لەوانە بوو کەلەی چەندین دوو ڕوو بچوایە بە ئاسمانە، هەر هەمووشیان بەو پەڕی خۆشحاڵیەوە ئەمەیان دەکرد. ئەمە لە کاتێکدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام چەندین ڕۆژ وەک ئەوەی درق قوت بدات ئاوها ئەو قسە و قسەڵۆکانەی قوت دەدا و خۆی دەخواردەوە و تاقەت پڕوکێنترین خەم و خەفەتی لە ویژدانیدا گل دەدایەوە، کەچی سەرباری هەموو ئەمانەش بە بڕای دەنجی نەکرد. هەتا ئەو کاتەی قورئانی پیرۆزیش پاکداوێنی و بەراعەتی بەڕێزترینی بەڕێزان عایشەی سدیقەی تۆمار دەکرد. ئەم حاڵەتە هەروە درێژەی دەچێشە، هاوڵانیش هەموو لە چاوەڕوانی تاکەوشەیەکدا بوون کە لە لێوانی ئەو سەروەرە نازدارەدا دەربچێت. جاری وا بوو کەسانی وای لێ قوت دەبووەوە کە چەندین ڕەفتاری نابەجێ و ناقۆڵایان لە ڕوودا دەنوان، بۆ ئەگەر سەروەرمان بە ئەسپایی پەنجەی مبارەکی ببزواندایە ئەوە 100 شمشێر بەجارێکدا دەباریە سەرسەری ئەو کەسە. بەڵام ئەو سوور بوو لەسەر ئەوەی بە نەرمونیانی و هێمنی وەڵامی ئەو ڕەفتارە ڕق و چەوتانە بداتەوە. ئەو هێندە گرنگی دەدا بەوەی کە نەبێتە مای ترساندنی هیچ کەس، کار گەیشت بوو ئەوەی کاتێک شیرێک یان چەقۆیەکی دەدا بە یەکێک دەستکەکەی ڕوو تێدەکرد و بەو جۆرە دەیدایە. جاییتر چۆن ڕێی تێدەچێت مرۆڤێکی لەم جۆرە بە ناحەق دەستی بچێتە خوێنی کەسێکی ترەوە. ئەوە تا خۆی دەفەرمێت: لا يحل لمسلم أن يروع مسلما. بۆ هیچ مسلمانێک ڕەوانیە مسلمانێکی تر بترسێنێت. هەروەها لە فەرمودەیەکی تردا دەفەرمێت: لا يشير أحدكم على أخيه بالسلاح. با کەس لە ئێوە بە چەکەکەی ئاماژە بۆ براکەی نەکات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەتا بەڵێ مرۆڤێکی هەز ناسک و دڵنەرم بوو، بە ڕەفتار و هەڵسوکەوتی زبر و ناقۆڵای دووبەرەکی زۆر ناڕەحەت دەبوو، بەڵام ئەم جۆرە ڕەفتارانەی دەهاویشتە دەریای هێمنی و نەرمونیانی خۆیەوە و لەوێدا دەیتواندەوە و سەرباری هەموو شتێک بە نەرمی مامەڵەی دەکرد. بەڵێ جیهانی هەستەکانی بەو شێوەیە بەرین و بەرفراوان بوو،
وێڕای ئەوەی کە ئازاری نەخۆشی و ناڕەحەتیەکانی چەند قاتی ئەو ئێش و ئازارە بوو کە ئێمە هەستمان پێدەکرد. بەو ڕادەیەی ڕۆژێکیان کە نەخۆش دەبێت عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێبێ دەچێتە خزمەتی و پێی دەڵێ: ئەی پێغەمبەری خوا، تایەکی بەرزت هەیە هەر وەک کوورە تاوت سندووە. بەڵێ، کۆ ئەندامە دەماری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا ئەو ڕادەیە گەشە کردوو بوو، هەر بۆیە تا ئەو ڕادەیەش هەستیار بوو. ڕەنگە ئەگەر دەرزیەک بچوایە بە پەنجەیدا دا ئەوەندەی ئەو کەسە ئازاری هەبوایە کە ڕمێک چووە بە جەستەیدا، دەشێ ئەم هەستیاریەشی لەبەر ئەرکەکەی سەرشانی پێبەخشرا بێت کە هەستیاریەشی دەراسای دەخواست. هەر چۆنێک بێت پێم وایە کەسێکی تا ئەو ڕادەیە هەستیار ناڕەحەتبوونیشی بە ڕەفتاری زبر و بریندارکەری دەوروبەرەکەی هەر بەو ڕادەیە لە ئاستێکی بەرزدایە. بۆ ئەگەر کەسێکی دیکە بەو ڕێژەیە هەستیار بووایە، ئەوا ڕۆژی چەند جارێک دەوروبەرەکەی هەڵدەجێڕایەوە و دەیکردە فەرتەنە. بەڵام وەرە ببینە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام هیچ کادوای نەکردووە و نەیشی دەکرد. ئاخر ئەو نمونەی هێمنی و لەسەرخۆیی بوو. بەڵام بیرمان نەچێ کە هێمنی و ئارامیەکەیشی لەو پەڕی هاوسەنگیدا بوو. کوفری کافرێک پشتی دەشکاند و دەیخستە گریان. بەس بوو بۆ ئەوەی کەسێک بگات بە هیدایەت هەرچی لە دەست بەهاتایە دەیکرد. بەڵام کاتێکیش جێبەجێکردنی سزایەک یان سنوورێکی شەرعی دەهاتە ئاراوە، هەرگیز سازشی نەدەکرد و خاوەن سزا هەرچێ بووایە بێ هیچ دوو دڵیەک سزاکەی بەسەردا جێبەجێ دەکرد. بەڵام ئەوەی لێرەدا جێی سەرنجە ئەوەیە کە ئەو تاوانانەی سزای بەسەردا جێبەجێ دەکردن هیچ کامیان لەو تاوانانە نەبوون کە بەرامبەر خۆی ئەنجام درابوو، بەڵکو بە پێچەوانەوە نەبینراوە تاوانێکی بەرامبەر کرابێت و ئەو لێی خۆش نەبوو بێت. لە دینداریشدا بە هەمان شێوە مامەڵەی دەکرد. ئەوەی قورس و گران بووایە هەمیشە بۆ خۆی هەڵدەبژات، کامەش سوک و ئاسان بووایە دەیخستە سەرشانی دەوروبەرەکەی. تەنانەت نوێژە سونەتەکانی دەبردە ماڵەوە و بە تەنها دەیکرد، نەبادا ببێتە بارگرانی بەسەر ئومەتەکەیەوە و وەک فەرز تەماشا بکرێت. ئەمە جگەلەوەی کەس نەبوو بتوانێت بەرگەی دوور و درێژی نوێژە سونەتەکانی بگرێت. جاری وا هەبوو ڕۆژوەکانیشی بەسەر یەکەوە دەگرت، بەمە دەوترێت سوممە الویساڵ. لەم ئەرک و کاروبارە زۆر گرانانەشدا کە بەس خۆی بەرگەی دەگرت تاقانە بوو بە تەنها ڕێی دەکرد. ئەمانەش هەموو لە کاتێکدا کە خوای گەورە لە سەرجەم گوناهەکانی ڕابردووشی و داهاتووشی خۆش ببوو. پێدەچێت یەک لە واتاکانی ئەمە بێت خوای گەورە هەر لە سەرەتاوە توانا و لێهاتوویی چوونە نێو گوناهی لەودا نەهێشتووە. ئەوە تا هەر خۆشی هەواڵی ئەوەمان دەداتێک کە دوو جار، جارێکیان لە منداڵیدا و جارێکیشیان لە پێش میعرازدا بە نەشتەرگەری معنەویدا تێپەڕیوە. هەروەها باز دەوەش دەکا کە لە نەشتەرگەریەکەی منداڵیدا فریشتەکان پارچەیەکیان لە سنگی لێکردوێتەوە و پڕیان داوە. ئەگەری زۆرە ئەو پارچەیە شتێک بوو بێت تایبەت بە بەشە نەفسانیەکانی دەروون. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرگیز کارێکی وای لێ نەبینراوە بە گوناه لە قەڵەم بدرێ، کەچی لەگەڵ ئەوەشدا لە ڕۆژێکدا زیاد لە 70 جار تەوبە و ئیستیغفاری دەکرد. سەرەتا پێویستە ئەوە بزانین کە ئەو نمونەی خۆ بەکەمگرتن و چاودێری و لێپرسینەوەی نەفس بوو، جا لەبەر ئەوەی لە هەر هەنگاوێکیدا بەراورد بە هەنگاوی پێشووی لە خوای باڵا دەست نزیکتر دەبەوە. بۆیە کاتێک لە ڕوانگەی ئەو حاڵەتە تازەیی بەدەستی هێنابوو تەماشای حاڵی پێشوو بەم هۆیشەوە مەرجوحی خۆی دەکرد و داوای لێخۆشببوونی لە خوای گەورە دەکرد. واتە هەموو ڕۆژێک بەدەم داوای لێخۆشببوونەوە یادی ڕۆژی پێشتری دەکردەوە. پێم وایە بە تەنهادان بە خۆداگرتن و ئارامگرتنی وەها مرۆڤێکی بێگوناه لەسەرمانەوەی لە ناو خەڵک و کۆمەلگادا بەس بێت بۆ خستنە ڕووی فراوانی هێمنی و ئارامیەکەی لە کاتێکدا ئەو هەر بەمەوە نەوەستاوە، بەڵکو لە بەرامبەر ئەو ڕەفتارە بێ ئەرزش و نابەجێیانەی ڕوبەڕووی دەبووەوە هەمیشە زوبانی گفت و شیرینی هێمنی و نەرمونیانی خستوەتە گۆ. ئیمامی بوخاری و موسلیم لە ئەبوو سەعیدی خودریەوە ڕەزای خوای لێبێ بۆمان دەجێڕنەوەکە کەسێک بە ناوی ذوالخویسرە دێتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام. سەرچاوەکانی سیرە و کتێبەکانی فەرموودا ئەدگاری ئەم کابرەیەمان بەم جۆرەی خوارەوە بۆ وێنا دەکەن. کەسێکی چاو بە قوڵاچووی، کوڵم دەرپەڕیوی، لوت بەستراوی دەموچاو ئەبلەق و خڕ بوو، هەردەدوت قەڵغانی کوتراوە. لەو کاتەدا کە پێغەمبەری خوا سەرخاڵی دابەشکردنی هەندێک شتومەک بوو، کابرا زۆر بێشەرمانە ڕووی کردە پێغەمبەر و وتی: ئیعدل یا محەممەد، ئەی محەممەد دادپەروەر بە، ئەگەر ئەم قسەیە بە یەکێک لە ئێمە بوترایە وا دەزانم گیانمانی دەهێنایە لەرزە. لە کاتێکدا لەوانەیە هەر بەڕاستیش نادادپەروەریمان کردبێت، بەڵام ئەو زاتەی ئەم قسەی ئاراستە کراوە پێغەمبەرێک بوو، ڕوحمان قوربانی ئەو پێغەمبەرە بێ، فەرمان پێکرا و بەهێنانی دادپەروەری بۆ هەموو دنیا. حەزرەتی عومەر کە لەو کاتەدا لەوێ دەبێ لە بەرامبەر ئەم بێ ڕێزێدا ڕادەپەڕێ و دەڵێت: دعني فعقت لهذا المنافق،
ئەی پێغەمبەری خوا لێم بگەڕێ با ئەم منافقە بکوژم. پاشەوەی پێغەمبەری خوا هەڵدەستێت بە ئارامکردنەوەی حەزرەتی عومەر و ئەوانەش کە وەک ئەو بیریان دەکردەوە ڕوو دەکاتە کابرا و پێی دەفەرمێت: ويلك ومن يعدل إذا لم أعدل. خاکە سەر خۆت، ئەگەر من دادپەروەر نەبم دەی ئیتر چێ دادپەروەر دەبێت؟ لە چەند ڕیوایەتێکی تر فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم چەند وشەیەش دەخاتە سەر قسەکانی: لقد خبت وخسرت إن لم أكن أعدل. ئەگەر من دادپەروەر نەبم کەواتە ڕەنجەڕۆ بووم و تیاچوو. لە ڕیوایەتێکی تردا ئەم گفتارە ڕووی دەدوێنراوە: لقد خبت وخسرت إن لم أكن أعدل. ئەگەر من دادپەروەر نەبم ئەوە تۆ ڕەنجەڕۆ بوویت و تیاچووی. واتە منێک کە پێغەمبەرم تۆیەکیش کە لە هەموو کاروبارێکتدا ناچاری پەیڕەویکردنی منی، ئەگەر من کەسێکی خاوەن ئیستیقامەت نەبم ئەوە ئەو کات تۆ تیاچووی، چونکە ئەو کات تۆش ناتوانیت لەسەر ئیستیقامەت بیت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەک نەریتی هەمیشەیی خۆی ڕێی بەوانە نەدا کە دەیانویست کابرا بکوژن، چونکە ئەو سەروەرە سەر تاپای هێمنی و نەرمونیانی دەنەخشاند. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەشی فەرامۆژ نەکرد کە لە کەسایەتی ذوڵقیسڕەدا ڕواڵەتی ئەو لە دین دەرچوانە وێنە بکە کە لە داهاتوودا دەستیان لە فیتنە و ئاشوبێکی گەورەدا دەبوو. بەڵێ پێغەمبەری خوا لە ڕێگەی هەواڵپێدانی پەروەردگاریەوە دەیزانی کە ئەم نەژادە لە داهاتوودا پشێوی و ئاژاوە دەنێنەوە و دەردەسەری و مەینەتی بەسەر ئومەتەکەی دادێنن. لە ڕاستیشدا هەروە بوو، هەر لە سەردەمی حەزرەتی عەلیدا ئەو ڕووداوانەی پێغەمبەری خوا هەواڵی دابوون ڕێک وەک خۆیان هاتنەدی. ئەوە بوو لە جەنگی نەهرەواندا ئەو کەسەی پێغەمبەری خوا وەسفی کردبوو لە بەرەی خەواریجدا دژی حەزرەتی عەلی دەجەنگا. بەڵێ سەرداری هەردوو جیهان هیچ شتێکی بەم کابرایەش نەوت، بۆ ئەگەر تەنها ئاماژەیەکی بکردایە یاخود لە ئازداواکەی حەزرەتی عومەردا بۆ ساتێک بێدەنگ بووایە ئەوە بە دڵنیاییەوە چارەنووسی کابرا مەرگ دەبوو. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو جۆرە هەڵسوکەوتی کرد کە خوای گەورە فێری کردبوو، بۆیە خۆی بەم چەشنە نەفامانەوە سەرقاڵ نەدەکرد. ئەوە تا قورئانی پیرۆزیش پێی دەفەرمێت: وأعرض عن الجاهلين. ڕوو لە نەفامان وەرجێڕە، خۆتیان پێوە خەریک مەکە، واتە ناڕەحەت مەبە لەو کارەی دەیکەن، چونکە نەفام بە نەفامی خۆی ڕەفتار دەکات. دەیخۆ تۆ هەرگیز نەفام نیت، کەوابوو ناکرێ ئەوان چیان بەرامبەر کردیت تۆ شەمان شتیان بەرامبەر بکەیتەوە. تۆ خاوەن حوسەڵەیت، نەرمونیان و لەسەر خۆیت، دەستنیشانکراوی ئەوەیت بەهێمنی و نەرمونیانیەکەت تەخت لە دڵان دادا بنیت. لە ڕاستیشدا هەروە بوو. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام لە سایەی هێمنی و ئارامیەکەیدا تەختی ئەوینی خۆی لە دەرونی کەسانێکدا دانا کە هەرگیز چاوەڕێی خێریان لێ نەدەکرا. زۆربەی هاوڵان بە کۆی دەنگ ئەم ڕووداوەمان بۆ دەژێرنەوە. باش فەتحی خەیبەر ئافرەتێک مەڕێک دەبرژێنێت و دوای ژەهراویکردنیشی بانکێشتی پێغەمبەری خوا و هاوڵان دەکات بۆ خواردن. یەکێک لە هاوڵان کە ناوی بەشیری کوڕی بەڕا بوو، پێش ئەوەی لەسەر سفرەکە هەستێت ڕەنگی گۆڕا و ئەوەندەی نەبرجیانی سپات، وا دیار بوو ئافرەتەکە ویستبووی بە ژەهرێکی کوشندە پێغەمبەری خوا شەهید بکات. ڕووی موعجیزەی ڕووداوەکە بابەتی ئێستامان نییە. لەو کاتەدا کە پێغەمبەری خوا دەیەوێت تیکەیەک ببات بۆ دەمی، پارچەیەکی مەڕەکە هەواڵی ئەوەی پێدەدا کە ژەهراویە، ئیتر خواردنەکە هەڵدەگرێت و ئافرەتەش دەست بەسەر دەکرێت و دەهێنرێتە حەزوری سەروەرمان. ئافرەتەکە دام بە تاوانەکەیدا دەنێت و بێپێچ و پەنات دەڵێت کە بە مەبەستی کوشتنی پێغەمبەری خوا کارێکی وای کردووە. تەنانەت لە ڕیوایەتەکاندا وتەیەکی لەم جۆرەش دەدرێتە پاڵ ئافرەتەکە. کاتێ ئافرەتەکە دەهێننە حەزوری پێغەمبەری خوا و پرسیاری ئەوەی لێ دەکەن کە بۆچی بەم کارە هەڵساوە، ئافرەتەکە لە وەڵامدا دەڵێت: ئەگەر تۆ بەڕاستی پێغەمبەرێکی نێراو بیت لەلایەن پەروەردیگارەوە ئەوە ئەم ژەهرە کارت تێناکات، خۆ ئەگەر پێغەمبەریش نەبیت ئەوە خەڵکی لە دەستت ڕزگاریان دەبێت. هاوڵان دەست بەجێ داوای کوشتنەوەی ئەم ئافرەتە دەکەن، بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام لای خۆیەوە لە ئافرەتەکە خۆش دەبێت. بەڵام سەبارەت بە حەزرەتی بەشیر ڕەزای خوای لێبێ کە بەهۆی ژەهرەکەەوە گیانی لەدەستدا بوو هیچ نافەرمێت. لەبارەی چارەنووسی ئەم ئافرەتەوە دوو ڕیوایەت هەیە. بە گوێرەی ڕیوایەتی یەکەمیان میراجگرانی بێشەر لەسەر بنەمای قیساس کوشتویانەتەوە. ڕیوایەتی دومیش دەڵێ ئافرەتەکە موسڵمان بووە، بەم هۆیەشەوە کە سوکاری کوژراوەکە لی خۆش بوون و بەم شێوەیە موسڵمان بوونەکە بۆتە هۆکاری ڕزگاربوونی. ئەو لایەنەی لێرەدا ویستمان هەڵوێستەی دەسەر بکەین پەیوەندی بە هێمنی و نەرمونیانی پێغەمبەری خواوە هەیە کە چۆن تەنانەت لەو ئافرەتە یەهودیەش خۆش بووە کە ویستێتی شەهیدی بکات.
ئای ئەمە نمونەیەکی چەندە جوانی دوننشینیە لە هێمنی و نەرمونیانیدا. بەڵێ ئەو سەردەمی هێمنی و نەرمونیانەی کە حەزرەتی ئیبراهیم بەواتە کامڵەکەی دەستی پێکرد، سوڵتانی ئەنبیا حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم گەیاندیە ترۆپک و لوتکەی خۆی. ئەبوو داود و نەسائی لە ئەبوو هورەیرەوە دەجێڕنەوە پێغەمبەری خوا لەگەڵ هاوڵانیدا لە مزگەوت دانیشت بوو. ڕێک لەو کاتەدا کە دەویست بەرەو خانەی بەختەوەری بگەڕێتەوە، دەشتەچیەک هات و لە پشتەوە جووبەکەی پێغەمبەری خۆی ڕاکێشا و ئەم چەند وتە زبرەی لێبیسترا: يا محمد احمل لي على بعيري هذين فإنك لا تحمل من مالك ولا من مال أبيك. ئەی محەممەد، ئادەی ئەو دوو وشترە من بۆ بارکە، خۆ تۆ نە لە ماڵی خۆت و نە لە ماڵی باوکت نام دەیتێ. ئەمە چ بێ شەرمی و بێ ئەدەبیەک بوو، ئەو بێڕێزیەی کە هەر لە بانکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ناوی خۆیەوە دەستی پێکرد. لە پاشماوەی قسەکانیشیدا هەر بەردەوام بوو. هاوڵان دیسانەوە لەگەڵ ئەم قسانەدا ڕاپەڕی. لە ناویاندا دەنجی حەزرەتی عومەر لە هەمویان بە گوڕ و تینتر بوو. دەیویست سنوورێک بۆ ئەو بێ ئەدەبیە دانێ، بۆیە وتی: ئەی پێغەمبەری خوا، ڕێم بدە باسەری بپەڕێنم. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕووی کردە هاوڵان و فەرمووی: ئەم پیاوە چی دەوێت بیدەنێ؟ ئیتر بەم شێوەیە هاوڵانی هێور کردەوە. کەسێک بهێنە پێشساوی خۆتان کە لە کۆڕی پێغەمبەری خوادا دانیشتووە و گوێبیستی فەرمایشتە شیرینەکانی سەروەرە کە دڵیان دەکرد بە ئاو، پاشان ئەم کەسە دێت و ڕەفتارێکی لەو جۆرە دەنوێنێت. ئایەوە نازانن ئەم ڕەفتارە بەس بێت بۆ خستنە ڕووی دڵڕەقی و شێوازی کەسایەتی ئەو کەسە؟ ئەمە لەگەڵ زانینی ئەوەی کە مەجلیس و وتارەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەرگیز لە مەجلیس و وتاری وەلیان و مرشیدان ناچێت. ڕاستیەکەی مەحاڵە توانی بێتمان لە ڕێی ئەم پەیڤە خام و دەربڕینە شڕ و پڕانەوە کەش و هەوای ئاسمان ئەندازی نێو ئەو مەجلیسانە لە ڕووپەڕی دەروونتاندا بنەخشێنی. بەڵام ڕاستیەک هەیە کە هەر یەکەمان لە لای خۆیەوە دەتوانێت دەرکی پێ بکات. ئەویش بریتیە لەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کۆڕ و دانیشتەکانیدا لەسەر و بەرگە هەوای بوونی خۆیەوە دەلاقەیەکی دەکردەوە و لە ڕێی دڵ و ویژدانیەوە کە کردبوونیە ئاوێنەی ئەو تەجەلیاتانەی لە حەق تەعالاوە دەهاتن، لە پرتە و هەناسەیەکدا ئامادەبوانی مەجلیسەکەی بەو ڕەنگرتەیە بگۆڕەی خۆی بەرەو لووتکەکان بەرز دەکردەوە. بەڵێ با بۆ ماوەیەکی زۆر کەمیش بێ ئەوانەی توانیان ئەو حوزورەیان بۆ ڕەخسا بازیاندایە هەڵبژاردەترین ئەو جێیانەی مرۆڤ بتوانێ پێیان بگات. ئەزوری ئەو نازدارە دارای ڕەنگرتەیەک بوو لەسەر و هەموو خەمڵاندنێکەوە، ئەوەی تەنها جارێک دەچۆ ناوی وەک بڵێ فریشتاوی دەبوو بەو شێوەیە دەهاتە دەرەوە، دڵ و دەرونیشیان هیچ خراپەیەکی تێدا نەدەما.